سڵاوتان لێبێت لە ئیداری گەرمیانم مایکی پەیامی ئەم جارەم لەسەر دۆخی بازاڕ و هەلی کار یاخود بێکاریە و لە هەمان کاتیشدا بوونە قوربانی هاوڵاتیانە لە نێو بەرداشی حکومەتانی هەرێم و بەغدایە بە تایبەتی هەرێم کە ئەوە بە پاساوی نەبوونی داهاتی ناوخۆی ئامادەنیە ئەو 220 میلیارد دیناریە بنێرێ بۆ ئەوەی موچەکانی مانگی 11 بێت و مەترسی فەوتانی لەسەر ئەم ساڵیش هاوشێوەی ساڵی ڕابردوو کە موچەیەکی دیکەی فەرمانبەران خورا دەشمە ناو بازار و لەگەڵ چین و توێژ و کاسبکاران قسە دەکەم و بزانم ئەوان لەسەر کاریگەریەکانی فەوتانی دوو موچە لەم ساڵدا چی دەڵێن لەگەڵماندا. بازاری کەلار چۆنە؟ وڵای خراو نییە خوا بەجێ باش. پەیوەست بە بێکاری تا چەند گەنجەکان بێکارن لێرەیان تۆخی خەڵک و بازار بگشتی چۆن؟ وڵای بێکاری پێویستی باینە موچە بێت بازارڕێک موچە بازار نییە. ئەم دۆخی ئێستا چۆنە تا چەند لە ئاستمۆحی جەنابتان ئێوە هاوڵاتی؟ وڵای لەم دۆخەیسە باشە و خراپە و جارو ئەگەر موچە بێ باشە موچەش نێنەوەڵا ئەروەک خراپ. ئەوە دوو موچە مەترسی لە ناوچوونی و خواردنی لەسرە. وایە ئەگەر بێت ئەو دوو موچە بەهاتایە ئەوە دۆخەکە چۆ قۆناغێکی تەوانی وایە ئارە وڵات چۆ قۆناغی تر خەڵک خۆشیە بینی و کەمێ بازارە کراوە موچە بێت بازارە کرێت و موچە نێنەوەڵا وێرانە بازار. خەڵک بۆتە قوربانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا حکوومەتی هێرانەوە دەخەتای بەغدا بەغدا دەخەتای هەرێمە لە کۆتاییە هەر خەڵکەکە باجەقێت. باڵێ وایە ئەرە وڵا خەڵک باجێتە ئەوان دەربەست نایەن کاکە موچە بێنێ خەڵکەکە هەر دەرمەندە. خی گەنجان لە کەلار چۆن؟ وڵای دۆخی گەنجان حاڵێن کاسبی زۆر کەم بۆتەوە ئارە وەڵام ینی خەڵکە وەنا ئیشوکاری زۆر کەمە هەڵ زیاتر لە چایخانەکان و ئەو شوێنانە کۆبنەوە و دۆخی گەنجان بەعام کاسبی زۆر کەم. هاوڕێت هەیە ئێری جێش بێ بۆ ئەوروپا؟ ئارە وەڵام حالێن برادەرمە ئێستا حالێن لە ئەوروپایە ئارە وەڵام ئارەوەڵا لە ئەوروپایە. پێت وایە گەنج و خەڵکیش بۆتە قوربانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا؟ وڵای بە تایبەت گەنجی هەرێمی کوردستان زیاتر باژیەوە نادەن. یعنی پێت وایە گەنجان بوونەتە قوربانی لەم بینە؟ گەنجان زیاتر بە تایبەتە بەناو قوربانی لە بۆنە ئیشوکار و ئیشوکاران ێ مەجبورن بڕن بۆ دەروی وڵات حالێن ئەو برادەرانی خۆم کاڕون بۆ دەروی وڵات زیاتر بۆ بڕێ بە ئیشی وەڕوون ئەوش باجی حتمما باجی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق. وڵی خۆی پێش هەموو شتێ ئیش ئینسان کاسبێ لە هەر شوێنەوێ ئیش هەر هەیە بەڵام لە ڕاستیە گەنجانی ئیسا ئەیانەوێ ئیشێکی باشیان هەبێ و پارێکی باشە دەستکێ و لە هەمان کاتا هیچ عزیێتێکی نەبێنی بە ئیسراحەتی و هەری ئەوەش تۆزێ مەحاڵ لە هەموو شوێنێک و لە هەموو شار و لە هەموو وڵاتێک. ئێمە بەرنامەکەمان باسی گەنجان ناقین باسی بێکاریەکەین بەڵام لەبەر جەناب بۆ گەنجوی وێ باسی گەنجم کرد هەر بەشیوە گشتەکەی ئەوانشی کە ئیشیان هێڵن بێ بازاری ڕووی تێکردوین بە بۆنی ئەم دۆخی موچەوە کە 11 ساڵە بۆ 12 ساڵە بردەوە هەمە ئەوە تا ئەم ساڵیش خەریکە دوو موچەمان ئەخورێت ئەمە کاریگەری ئێ لەسەر بازارمە. بەڵێ بێگومان 100% کاریگەری هەیە من خۆم کاسبکارێکی ئەم شارم تەکسیم پێەیە ئەو کاتانەی کە موچە دێ بازار لە 100 فەرقی هەیە یعنی تا هەفتەیەک تەسیری موچە زۆر تەسیری هەیە لە بازارە ئەم پیاوە من ئەیناسم لە نزیکۆ ئەو کاتانەی کە موچەت دابەشەکرێت شاگردی زیادە ئەگرێت لەبەرەوەی خۆیان فریان ناکەون بەڵام کەچی دوو مانگیش موچە نەیە جار وایە 3 مانگ موچە نایە بە تاکید تەکسیرێکی زۆری هەیە و بێگومان خەڵک بۆتە قوربانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا حکوومەتی خەتای بەغا لە خەتای هەرێم بە تاکید خەڵکی بە تایبەت چینی هەژار و چینی کاسبکار بۆتە قوربانی بێگومان پێشبیناوە ماشەکەەوە ماش بوو بازار باشە بەس ماشنەوەی بازار هیچە. ئێستا گەنجی قسەی بۆ کردم شۆفێری تەکسی بوتی ئەم دوکانە کاتێک کە بازار باشە و موچەیەت جایوا شاگردی زیادەگرێت بەڵام جایی واشە وای لێتێ دووڕایسا هەمووی پێنجەوە بازارەکە و معاشەکەەوە معاش بوو بازار باشە من شاگرد باشتر دەگەین معاشنەوە مەجبور خەڵک دەرکەی نەبەرەوەی بازارەکە وانە ناچار بوون لەم کاتێک کە موچە دواکەوێت کارمەند ئیزنمەن هەر بەڵا زۆر جاریش سێمە 4 نەفەری ماسەرمان ئیسا حالیان سیانی و بەنە بێ بازاڕیوە چەند بوون 4 ئەڵایسێکمان ئەزنداوە سیانی خۆمان وێنە ڕێوە لەبەری بازارەکە وانە خۆمان زۆر ئەوخوا سیانەی زۆرە بووی بەشتی کابراوتی
ئێژن هەر با بێ و لەوە باشتر خەڵک بێ هیچ دانیشێ پێت وایە ئەمە بەهۆی ئەوەی خەڵک بۆتە قوربانی بەرداشتی نێوان حکوومەت هێرم و حکوومەتی بەغا بە تاکید وایە گەنج و خەڵک بۆ دە قوربانی بینەم دوانەوە ئاروەڵا بە تایبەتی حکوومەتی هەرێم کە ئەوە تا 120 میلیارەکان نانێرێ بۆی زوو موچە بێ ئەوە دوو موچە مەترسی خواردنی لەسرە وایە خەڵکیش معاش بێت خەڵک شتە سێنێ هەر دەنگیشی بێت شتە سێنێژە ماشەکە تێبەستکەنەوە و خەڵک هاوێ هەڵێگرێت ترسا برێژە نەکانەیە دەما سقەنیە لە سەریان خەڵک سیقی بەم دەسەڵات نەوەڵا سقەی پێێنی هیچ سقەیەکی پێی نەماوە سقەی خۆی لێ دەستداوەم دەسەڵاتە دۆخی بازار و مەعیشەتی خەڵک چۆن واللهی موچە نەبێ بازاریش نییە ئیمڕۆ هەر هەموو ئیشەکان پێویستە بە موچەوە موچە نەوێ بازار نییە ئەوە دڵنیاوە لەوە ڕۆژوا هەیە مەسەن موچە هەیە و بازار یعنی ئیشی تیاکەوێ بەڵام ئەگەر موچە نەبێ خەڵکەکە بەعام ئاشکرایە ئەڵێ موچەکە تاخیر کەوتەوە ئێستا دۆخەکە چۆنە ئێستا بازاری کەلار دۆخەکەی چۆن واللهی نییە هیچ نییە هیچ بازار سفتە یعنی مرۆ هیچ بازار نییە خۆی بەشێکی ئەگەر تەنانسی ڕۆژارێکیش موچە بێ لەبەروی دوو موچە خوراوە هەر خەڵک پارسەنگی هێز ناگەرێتەوە بووی آخر ئیمڕۆ سیرەکەی ئەوانەی کە ڕاتبیانیش بێت موچەکە یعنی وای لێ هاتیە یعنی سەرفی ناکەن ئەڵێ سقە لە سەری نییە ئەڵێ کاگە دانین بۆ ئەو کاتی کە کاتی پێویست مەسن جاری وە هەیە کابرا ماتۆڕەکە تێرێ ماتۆڕەکە ئەگەر زۆر پێویستی پێ نەبێت چاکی ناکات مەسەیسە بۆ نمونە چەند غەستێکم هالە لە تقریبان ساڵ نیوە پێشێستەیە پێشتر موچەکە باش و خەڵک غەست لێسەن بەسیسە غەسل ناسێنێ غەسلەکە ئیشان پێی نییە بەڵام ئەوەی کە ماتۆڕەکەی ئەستوێت مەسەن زۆر ماتۆڕەکە زەرورە ماتۆڕەکە ئەستوێت ئاوی نییە لە ماڵە ئەتوانێت چاکی کا هی خەسلەکە ناکا لەبەر بێپارەی بەڵام بە ناچاری هی غەتاسی ئاوەکە ئەو مەسەن بۆ نمونە غەتاسی بیر غەتاسی ماڵان هی ناو بیر ناچاریەوە چایەکە زەرورە بەڵام ئەگەر مەسەن بۆ نمونە شتێکی هاکەزایی بێت مەسەن غەسلی سەیارەیە مەسەن هەنێ شت هەیە هاکەزایە ئەو شتانە نایکا دروستی ناکە ئەی بێکاریەکە چۆنە بێکاریەکەیش تەبعاً زۆر تەئسیری هەیە لە بازارە زۆر گەنج بێ و ئیشی نەبێ ئیشی دەست نەکەوێ واللهی زۆر حاڵەکاتە بینین یعنی کۆمەڵێک گەنجمان هەیە بەڕاستی ئێستا مەقەبا کۆکاتەوە زۆر شتە بینم لە بازارڕە یعنی زۆر پێی یعنی متەسبم بەڵام چیەڵێ یعنی کۆمەڵە گەنجە بینی گەنجی جوان لەم بازارڕە ئیشی دەست ناکەوێ مەقەبا کۆکاتەوە لەم بازاری کەلارە گەنجێ مەقابە ئەفرۆشێ زۆر بێموچەیی یعنی زۆر تەئسیری هەیە زۆر تەئسیریە طبعاً ئیسە بۆ نمونە 200-300 کەس موچە وەرەگرێت ئەوانەی کە غەرازە سێنن لە بازار کۆمەڵێ ئەسپاداکە ئەو کۆمەڵانش کە ئەسپادە ناکەن لە پاڵ ئەوە سێرەکەی ئیشی ئەوانەی کە موچەیان هەیە ئیشی ئەوانە ناکە مەسەن ئیسە بۆ نمونە تەکسیە شورتەیە موچەی نییە بۆیە ئیشی ئەو تەکسیاکە ئیشی لە گەنجێتیش گرتووە بەڵێ بەتاکی دوو ئیشەکە بەڵام دوو ئیشەکە ئەوەتانێ مەسەلە ئەوەیە دوو ئیشەکات ئەگەر موچەکەی باش بێ ئیشی تر ناکە ئەی کاکە خەڵپارەی دیە بڕۆ خواحافظ وەڵڵە چێت بە ئەڵێ پولوە بازار یاچیوە بازار کەمە پارە بێ هەموو شتێکش بۆ سێری پارە بۆ هەمەسێکی بڕۆ خواحافظ خەڵک پارەی پێ نییە والله هەیە نیست وڵا هەیە نیو کیلۆ تەماتە سێری ئەڕوانی کیلۆ خێرە سێری هەیە لەبەر نەبوونی نیو کیلۆ تەماتە لەبەر لەبوونیە لەبەر ڕەزیلێ دەچی کەس نازانێت چی مەسەلەکە واتە لە دۆخی بازار ڕازی دی والله ئەو ژانە نیە باش شتێکی سەواتی دوو ڕۆژ سێ ڕۆژ پێ وێ ڕێفروش بەخۆی موچەکەوەیە والله بە موچەیە بە بێ هەرچی بێ خۆتی خەڵک بڕۆ پارە ڕێکە پارەی نەبوو ناتوان ڕێ بکە لە ماڵ شاندانە دارشت هیچی بۆ ناکری خەڵک شانی داداوە لە ماڵەوە وا شانی دادا بۆی ناکری کەسە باتکە کاکە بازارەکە دی هەیە ئێستا حەسەوە پەنجا تێ محتەمەم پێکەی بۆ لێ پێم 500 نییە یعنی بە 550 لێ بە 500 مەرێ ئاژە دەرەکە بێ کاکە بۆ بکێش
ڕۆژێ لە باقیەکەشم ناوێت پێوی وڵای وایە باقیش بێکەکە بەرەوە ئەی گەنجەکان چۆن بێکارن بێکارنی ئیشەیە ئیش نییە خامل کوڕێکم هەیە ڕۆژی 10,000 وەرگێت خۆی و ژیلێک و دوو ناوشە مەسەوژە هاواسەم لە پیا ناکەی جەناب مەستەفەقی ئەویشە کێشی خالەکەی هە لەسەر بش و مەسەوی تەماتمیان ئاشێرا بە حەفاڵە بێری هەرەوەتە تێوارەیە خواوەش پێ بە خوانێ بڕیانی میوەکەشی بەلاشە و کرێکەشی بەلاشە بەزەوی کە تیاتیاکە لە باوکی جایە و کرێخانەدا و کەسەمانی بۆ ناکری ئەلەوە ترسیت وایەوان نیە ئەیخوا نەخوازە تۆ دوو ڕۆژیتر نەتوانی پارەقی بۆ بێ خۆ ئەکە سەر ئەو لەسەر غیرەتی ئەو ئەگەم تۆ لە ماژەکەنشمان لە برشابی بڕۆخواان خوا نەکای شەڵاقەت پێویستان بەوان نابێت و تەندروستیتان باشە بێت هەروە ژیاری وەکو جوما پێ سەرێکە ڕۆژی یا ژلیە کوژێ یا پیاە کوژێ یا خۆشێ کوژێ لا میبکی خۆی کوژێ سەر پارە لەسەر تەماحا یاخۆ ئەو پێشان ئێمە نەدەخوا هەر ئەوێژم یا ڕەبی دۆخەکە بەدڵ نییە وڵای سام بەدڵیم خوا لاشەم ساقیش نەکرەکە هەبەز ناسش ساق بێ داوەش لەخوا ناکە ئەو تیکەدارە هەر پێ ئەخورێ ئایا وە چاوی ئایا وە پیاز هەر پێ نەخورێ بە جارەبی خواز حکومەتیان لێرە بکە یارمەتیم گەنجانە بدات هەر ئەوەژم مامۆستاگیان جەناب وەکو کاسبکاری وەکو فرۆشیارێک بازاڕی کەلار لەگەڵ ئەم دڵنیایی نەبوونەی موچەخۆ لە موچەکەی چۆنە خەڵک وێرە دەستخاتە گیرفانیان گیرفانی بەتاڵ بۆ ناتوانێت دەستخاتە گیرفانی وڵی براکەم خۆی وەکو ڕاستی بۆنی ئەم موچەوە لەو ڕۆژەوە خۆتەزانی ئەم موچەکەمەوە بیە ئەم بازاڕە یوسایە یعنی عالم خۆت ئەزانی ئەگەر ئەم بازاڕەوە موچەوە هەیە ئەگەر ئەم ڕاتەوە بدەن هەموو بازارێک کشتی حرەکەی هاتیە هەی وڵی ئەگەر موچەش نەدەن عنی زۆر زەحمەت ئەم عالەمە لەکوێ بێریت یاریگەری دروست بۆ ئێستا دۆخی بازار چۆنە وڵی ئەگەر ڕاتب بێ بازار حرەکەی هاتیە حتاکو ڕاتب بێ بازار زۆر باشە بەس ڕاتب خۆت ئەزانی ئەگەر نەدەن دەربارەی خۆت ئەزانی ئەم ژیانە زۆر زەحمەتە ئەگەر ڕاتب نەدەن عالم کشتی خۆت ئەزانی زۆربەی کشتی وە ڕاتب هاوە پاوە ئەی دۆخی گەنجەکان و کاریان هەیەیان بێکار وڵی زۆربەی گەنجەکان کشتی پێکارە گەر بێتێ سەر واقعان کشتی زۆربەی بێکارە یعنی کەسابەت نییە وەکو ئەم کەسابەتە حەساوکە ئەگەر ئیسا ئەگەر موچە بدرێتی یعنی حەساوکە دەربارە وڵی حتاکو بێژی بازار باشە بەس دوایە وڵی نەیدەن زەحمەتە زۆر زەحمەتە خەڵک لە موچە و نزیک بوونەوەی خورانی دوو موچەی ئەمساڵ بازار دۆخی چۆن عادەتەن بازار لە ماوەی پێوە دیارە ینی بازار لە دۆخێکی زۆر خراپایە خەڵکەکە وەزی زۆر خراپە ینی پێوە دیارە ینی زۆر بە ئاشکرا دیارە بە خەڵکەکە کە بێکارن ماعاشیش نایە ماشەکەش ئەو هۆکاری سەرەکیە دوو مانگ جارێ مەعاش بێ بەخۆ هەرچێکە بۆ بێ بە قەرزە سوودی نییە ئەی گەنجا دۆخی گەنجان لێرە چۆنە بەعام ئیشیانەیان هەر بەرەو ئەوروپاڕن وەڵا ئەوە هیچەوە هەر ئەوە بۆ بە بەردەوامی ئەوشتا ئەو ئیشکار نییە گەنج چی بکە تۆ هەر لە سایخانەوە هەرەوەی بێکاری بێ لەکوێبی هەبێ لە شوێنەگە دانیشی خەڵک بۆتە قوربانی کێشەکانی بینی بەغاو هەرێم و بەتایبەتی هەرێم تاوان حکومت هۆکاری سەرەکیە پلەیەکە کیە تۆ منەوە یەک بۆ 10 ساڵە من تەخەڕوجم کردو لە ماڵام دانەمەزرام خۆم خەریکم پیشەیە خۆم ئێگە منیش دانشمای هەراوە بۆیە گەنجە بێ نەوەستە ئیشکە کار بکە بەردەوام بێ ئەمڕۆ بازار گشتی ڕەبتە بە موچەکەەوە چکە لە 150 بۆ سەروی 60 هەر موچە خۆرە هەمووی کە موچەکە نەبوو بەڕاستی بازاڕی شێوێسێت گشتی موچە نەبێت ینی بازار جامەیە چکە خەڵک احتیمادی کرێت سەر موچە ئەم هەموو خەڵکە لە بووە تاینە گشتی موچە خۆرە ئیتر ئیش هەیە بۆ ئیش لە دایسا بۆ نمونەم کۆمپانیانە هەیە ئەو کۆمپانیانە هەرێکیە کۆمپانیایەکی خۆی هەیە و شتی دل لە دەرەوە بۆتیت ساگەر ئەو کۆمپانیانە لە ناوخۆشت بکردن بازار جوڵای کوێتە بازارەوە بە دڵنیایەوە وە ساک ئیشەکە کرێکاری ئیشەکە کارەبایی ئیشەکە بۆ بڵی پارەکە لای کۆمپانیەکان قۆرخ کریایە بازارەکە قۆرخ کریایە بەشێکی ئەوەیە بەش 100 موچە نییە بڵین دەست موچەیە بەش 50 موچەیە 50 بۆ قۆرخکردنی بازار ئارەوەڵ جەنابەت تا چەند هەست بە وەقێکە گەنجەکانی ئێرە بێکار بن و هەلی کاریان بۆ نەرەقسا بێت وڵی دڵنیا بە بێکاری گەنج سەر خۆیان لەگرێ ئیسان بۆن منە خۆم کوڕێک ئیشیە کرد ماوەی ئیشیە کرد
400,000 400-500,000 ڕۆی نیوەسپسیارەیە برد 200,000 دا بنزین ئەیتە 300,000 ژیان و پیاکە نادێ ئایندەی خۆت ناتوانانی بخەیت لەسەر 300,000 دینارەوە ئێستا لە ئەوروپایە ئارەوەڵە چەندێکە جێشتوی وڵا ساڵێکەیە لەبەر بێکاری ماڵ دڵە پڕ بوو بۆچی یعنی ناچاریە کە کوڕەکان دوورەکەونەوە لەم وڵاتە ڕەمە ئینشەڵا تەندروست باشە بێ ئەلحەمدولیلا کە گەیشتووە و بە تەندروستیەکی باشیش گەیشتووە داوای لێ بورنەکەین بەس بە شێوەی لە شێوەکان خۆت بە کەم تەرخەم ئەزانی وەکو باوکیە لە کاتێکا حکومەت ئەوایە باوکی خەڵک وایە باوکی میلەتەکەی وایە لە کاتێکا جەناب قسووریش و نەکردووە بەڵام هەوڵم بۆدا زۆر هەوڵم بۆدا بەس سوودی نەبوو یعنی ژیانی ئەم خەڵکیان قورس کردووە گەنجەکانیان قورس کردووە کە باوکەکەش نەتوانێت دەستگیرۆیی بکە ناتوانێت خۆی باوکە خۆی پێ ئیشە ژیانی خۆی بۆ ناڕات بڕێ ژیانی گەنجێکی چۆن ینی ئایندەی خۆی بخاتە ئەو گەنجە دابینکە بێکاری هەیە لە ناو گەنجانە هەلی کار وەک پێویست نەبێ ینی لە 180 جاران جیاوازی هەیە بۆ نمونە 100 بێت ئێستا 180 کەمی کردووە بەڵێ بەلاری خراپە پێت وایە لەم بینە دەسەڵاتداران خەڵکیان کردووە بە قوربانی و چاویان لە خەڵک پۆشیوە و ئاگیان لە خەڵک نییە بەتاکید ئاگیان لە خەڵک نییە ئاگیان لە وەزعی خەڵک هەیە کە خراپە بەڵام هیچ وەکو ئاڵێ ڕێکەوتون لەسەر بەرژەوەندی ملت ڕێک نەکەون بۆ خۆیان ڕێکەوتون بۆ ئەوی لەسەر بەرژەوەندی ملت ڕێک نەکەون ئەگیناوەکو ئەوە ئاگیان لەوە هەیە خەڵک بە بارودۆخێکی خراپە تێپەڕێ بەڵام ئەوان گویان لەوە نییە باکیان لێ نییە چاویان لە حەز خەڵکا داخستووە بەتاکید 100% دەسەڵاتیش نییە خۆی ئەبێ ئێمە هەڵسین بە گشتی هەوڵ بدێنم دەسەڵاتە بگۆڕین وەکو ناودارێک هەیە ئاڵێ هیچ هێزێک بەدی ناگرێت لە بەردەم وورەی پۆڵایندا ئێمە ئەو وورەمانە نەماوە ئەو وورەمانە نەماوە بۆ یەک ڕۆژمان بە ئەمڕۆ گەشتووە وڵای مەسەلەی بازار کردە ئەم حەمکە عالەمە سەریکە ئەو کۆڵانتە دیێسێکە چۆڵە هۆڵە کۆڵانەکە یەک کەسی پێێتێ ناڕوە کەس نییە بازار شڕە بازاریش ئەی هەلی کار دۆخی گەنجان دەرفەتی کار هەیە لێرەیان کەمە دۆخی گەنجان کار کاسبی وایە گەنجان چیەکەن کەژان دەست بە ساڵ هیچ ئیشێکیان نییە دەربارەیش کەن چی بکە فەقیرە پێت وایە خەڵک وەتە قوربانی لە نێوان دەسەڵاتدارانی هەرێم و بەغدایە و باجێغی خەڵکیە مەسەڵەی دەسەڵاتدار خۆمان کورد خۆمان بەغایە ئەم حەمکە موچە ئەم موچە پارە حەچی بێت دەسایسی بەغایە حکوومەتی هەرێم حکوومەتی چاک حکوومەتی خراو نییە حکوومەتەکە زۆر چاکە و ڕئیسی باشە و دەرەجەیەک نیش یەک نەڕیبی بەس مەسەلەی بەغایە بەغاتم موچەت بۆ نەنێرێ لەکوێ موچەت بۆتێت بەغداڵێ حکوومەتی هەرێم 120 ملیارەکەم بۆ نانێرێ عەسڵ و عەساسی نییە عەسڵ و عەساسی نییە ئەمە بوختانەیکە قەس بەغا هەر لە دایک بە هەر منی مەشاکلەکە لەگەڵ کوردە ئەرە وڵا مەعمەلە نییە بازار نییە ئەرە وڵا خەڵک ژیانی نییە بەخوا بمە قوربان ئەوەی هەیەسی و گرفانی پڕە باشە فەقیر و هەژار هەتیم شەهید کوڕێکم شەهیدە بەخوا لە 91 لە گردن و مانگ 250 پێدەن ئەویش دوو ماسێ ماجارێ ئەرە بەخوا کوڕێک و کەنێکێکی شاوەلمە بوومە قوربان بەخوا بوومە قوربان خوای گەورە ناجحتان بکە خوا سەربەستان بکە یاخوا پێت وایە گەنجانی ئەم وڵاتە بوونەتە قوربانی ئیشیان نییە کاریان نییە لە حیوەتە ڕاکەن بۆ خارج بەخوا لە بێکاری و لە بێ ئیشیە بەخوا کوڕێکم 4 مانگ و دەڕۆ لە سوید و لە بەدبەختیە لە حیوەتە وتمانبان نەفەوتێت و نەمرید و شەید نەوی بێرە و دایگیان هاتۆ بەخوا بەخوا بوومە قوربان ئەوروپا بوو گەیە تورکینە سویدیش بەخوا ئەرە بەخواتمان بێرە بوومەچی ڕۆیش لێرە ئیشی نەبوو وڵا ئیشی نییە بەخوا ئیسەش بێ ئیشە بەخوا 35 ساڵ ئەمنێتی نییە سیژم لێرێ ئێژەدایە لای کەمە من
دەفتەرێکم گەرەکە دوو دەفتەرم گەرەکە ژن بخوازم لە بێپارەیە بەخوا ژن نایرێ ئێستا پێی نییە بەخوا ئیجار دوکانمان هەیە مای 200,000 300,000 ئەوە سە بەشێکەکەین و تەواو ینی گەنجەکانمان ناتوانن ژن بێنە لەبەر بێپارەی بەخوا زۆرمەی لە بێپارەیە ئەم کەلارە تۆی دونی نیمە ها لە ئیجارە دوو دانەکە نشکما لە ئیجارە ئەرە بەخوا فرەک خەڵ تالوکەیەسی خی گەورە قابی خێر لە گشتی بکاتەوە ینی گەنجەکان کە ژنی شێنن لە کریان لە خانوو کریان ئەرە بەخوا زۆرمەی لە کرێیە کرێکەشی بۆ نادرێ بەخوا هەیە کەشکێکمان لە ئیجار بەخوا دوو مانگجارە سێ مانگجارە نیەسی ئیجار بدە دوو خێزانی شێ پیاوە چوار مناڵی هەیە بوومە قوربان دەستان خۆشەوە خواست هەر بەرسان کە خوا ناجەحتان بکە پێم خۆشە وەکو کاسبکارێک باسێک لە گوزەرانی خەڵکمان بۆ بکەی وە دۆخی بازار لەگەڵ ئەم بێ موچەی و فەوتانی دوو موچێ والله إن شاء الله متنافوتي بحول قوة أخوة إن شاء الله والله وان خوان واجي إن شاء الله متنافوتي إن شاء الله بحول قوة أخوة والله بازار هرواية كاكا بازار بيوني هر بازار ازدحام باشە ینی الحمد لله بازار بێکاری هەیە لێرەیان نییە كاكا شوني أقل شوني بس إيش هرواية كلار هرواية ما كان صار منها ما كلار هرواية بأخوة هذه شوية پێت وانە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا وەکۆڵی خەڵکیان بەگیری هێناوە نازانێت ڕوو لە کێوکار ڕوو لە بەقا بکەی ڕوو لە هەرێم بکەی ئەم تۆمەتە بەوە بەخشێتەوە ئەو بۆ وێ بەخشێتەوە پێت وایە ئەم گرفتانە لە کۆتاییە باجەڕی هاوڵاتی نەیە والله كاك هرواية راقصيت وجوانا دار باجي أولاتي دا بس إن شاء الله باشوي بحاول خود خوا باشوي إن شاء الله أجمل تو سێ مانگجارێ مەعاشێ بنێری وەچی خەڵکش بسێنە لە کاتێکە ئەم بەرهەمانی جناب و ڕۆژانەیە و ئەوایە لە هەموو زیاتر خەرجی و سەرفیاتی بواە بەڵێ وەڵا جارەوە هەیە لێ شێمێنێتەوە خراوە بێ فرێدی ئەی فرێدی چی لێکەین ئەگە بازارنەوەی مەجبوریان فرێدیان نەبێ خۆی نرخی خۆی کەمترش بیفرۆش خۆت گەنجی پێم خۆشە باسێکی دۆخی گەنجان بکەی دەرفەتی کاریانەیان هەبەرە ئەوروپاڕن وەڵی خەڵکە تا ئیشی هەبێت لێرە ئەکەیتر حوڵێکی بۆ داگەن نێشی دەستی نەکەوێت مەجبورە پارێ لە شوێنە کۆگادیان قەرزێ بکات بڵێ ئەڕۆمە هەندەران و پارەک لێ کۆگەمەوە هاوڕێت هەیە زۆر ڕۆیشت بێ لە 2004 هەتا ئیزر لە ئەڕوا لەخوا بە زیاد ئەڵێ لە ئیشێک هەیە لە غەزلی ئۆتۆمبیل شەکە لێرە غەزلی ئۆتۆمبیل هیچ نییە ڕۆژی 5,000 دێت بەیان تا ئێوارە 10,000 دەداتی لەو لە ڕۆژی ناڵە چەند پاری ئەوانەکە لەخوا بە زیاد ئەڵێ مانگی جارێت دوو وەرەقە ئەنێرمە و ماڵ باو برادر خۆمە ئەمە ئیشەڵا بۆ ئاراستە نییە کە هانی خەڵک بین بڕوا بۆ ئەوروپا تەنامە بەسمان ئەوەیە کە گەنجان لە وڵاتانی تر کە پەنابەریشن کوردن چۆنەژین کەچی لە وڵاتەکەی خۆمانان کە داهاتی ژێر زەوی سەر زەویمان هەیە بەڵام گەنجەکانمان وەکو جەنابتەڵی بێکار داهاتی خۆمان نەوتمان هەیە لەخوا بە زیادی ئاومان هەیە کارەبای خۆمان هەیە نەوتمان هەیە گازمان هەیە هەموو ئەشکاڵێکمان هەیە ئەم وڵاتی خۆمانە بەس سەرۆکێکی چای گەرەکە سەرگەورەیەکی باشێوێ سەرگەورەیەکی باشێوێ نیەتی هەیەی بەس خزمەتی شوێنی خۆی ئەەکە خزمەتی شوێنی خۆی ئەەکە جیاوازیەکە جیاوازیەکە بەڵێ خزمەتی شوێنی خۆی ئەەکە دار و دەستەکەی و چواردەورەکەی و دەنگدەرەکەی و وڵی تر منش بم خۆمش بم ئەگە بڕۆمە سەر حکم لە هەر کوێ بە هەپشمە سەر حکم حتا خزمی خۆم ماوە حتا چواردەوری خۆم ماوێ ناڕۆمەوە خەڵک پێت وایە ئەمە بۆتە کللتورێکی ناشرین لە ناو ئێمە زۆرش خەڵک چیەوێ خەڵک چیەوێ خەڵک ڕەشورود چیەوێ معاشێوێ معاشێ باشێ دەیە خانە نشینە بەدبەختە 150,000 لە مانگی جارێ 150,000 ساگەوای لاتۆڵێک ئەبێ هەژماری مشی بۆ پێیاک هەژماری من چییە تو معاشەکەی دێرە بەدبەختە چەند ساڵک ڕەنجەڕوویەتی و هاوارێتی و کەم ئەندامە ئەو کەم ئەندامان بڕۆ سێریانگە وڵای دەستەکە دەگیریوە مانگی 150,000 بەش چی بکە سێ مانگ جارێ 150,000 بەش چی بکە من گەنجێکم ئەتوام حوڵێ دەمەست ئەو پیاوە پیرە سێریەکەی ئەڕوا کلێن سەفرۆشی ئەڕوا چتە فرۆشێک سێری هەلە خود لە ناوە دڵ ئاگرەکات بووی وڵاتێک و دانیشتێکی قەزای کلاری ناوەندیداری گەرمیان باسێکمان دۆخی بازار بوو وڵی بازار هەتاکو بێژی سیسە ڕاتب بێت بازار چاگڕاتب نییە بازار لاواسرێ خاستن نایێت ئەوەشی ڕاتبی وەرگردەیە ناتوانانی هەمووی سەرفکە مەسەن لە 125 دەتوانێت خاچکە 75 هەڵەگریە ئەگەرێ ڕاتب نیێت ئەو دوای هەم ناوڕۆم قەسکاتەوە بە دوو ڕاتلوانەکە دریاوە کەم پاشەکەوت بۆ خۆی یەکات هەڵی براکەم
بازار ئاوای بازار هەتا بێ سستە وان نییە دۆخی کار هەلی کار بۆ گەنجان بە تایبەتی هەیە یان دەرفەتی کار وەک پێویست نییە وەڵا هیچ نییە هیچ تاسە هیچ نەبوو هەر وەک جاران ئەوسا چۆن میسە شەراوای هەلی کار نییە کشێتە ئالە بازار بخوا لە چاخانەکانە دۆم ناکات ئەگە ئیشێکی بێت کەبرا ڕۆ ئیشتەر ئیشەکە گرێ دۆم لە ناکە وایە ئەوان نییە ئاوایە بازار نییە خەڵک بۆتە قوربانی سیاسەتی دەسەڵاتدارانی کوردی بەخوا با سیاست ناکەم مەقم نییە بەس باز بازارەکەم ئەم بازارە پەیوەندی بە چیوە هەیە کە ئاوایە ڕاتی بۆ هەیە ڕاتی بێ باش ڕاتە پەیوەندی بە کێوە هەیە ڕاتی بەش ئەوە خۆی خەڵکیش خۆی زان پەیوەندیگەێت بێسۆ ناگە باسیکە خەڵ خۆی زانانی منە لە ئەوە بچکەڵا زان ڕاتب پەیوەندی بۆ چیەوەی حەقمان سیاست نییەمە کابرا بەقاڵ نیێمە خی گەورە بازاری خێرە بە دۆخی بازار چۆنە بەگشتی لە ئێستا مەمەس وڵی بەخێر من سەر دوو چاوم دۆخی بازار ئەمڕۆ بەڕاستی زۆر خراپە بەهۆی ئەوەی معاش دوا کەوتووە و کاسبی لە بازارە هەر هەمووی خراو بووە ئەمڕۆ هەروەڵا هەر هەمووی خراو بووە ئەماوەیە سی ڕۆژارە موچەیە بەڵام لەبەر یەک دوو موچە خوراوە و ئاسەواریشین یەکەم ساڵ وەربگێ لەبەرەوە هێشتا موچە خۆر دۆخی هاوسنگ نەبووتەوە منچەخۆر ئەمڕۆ چی مچەخۆر بێت چی دوکاندارێ بێت لە بازارە هەرمووی پەیوەندی بە یەکۆ هەیە بۆهی ئەو پەیوەندیەوە وەکو زنجیرێکە گشتی ڕەتی بە یەکۆ هەیە ئەیکار یەکێکیان بۆڕی ئەوە کانتریشی ئەبڕیاوە لەبەرەوە ئەمڕۆ بازار هیچ ئەمەلێکی تیان نییە بۆ باشبوون تیان نەماوە بۆ ئەمەل باشبوون چونکم کەس واریداتی نەماوە تا بێ واریداتانەی کە هەبێ کەمتر کەمەکە جا بەهۆی نەبوونی و کەمکردنیەوە بازارەکە هەر هەمووی ئمڕۆ زۆر خراپ بووە خراپ بووە بە جۆرێک هیوای تیان نەماوە کێ بە بەرپرسیار دەزانین لەم دۆخ وەڵی بە بەرپرسیار لەم دۆخە ئمڕۆ هەر هەمووی بەرپرسیارە هەر هەمووی بەرپرسیارە لە هەر یەکێ بە گوێرەی خۆی لە بەشی خۆیان بەرپرسیارە چونکم ئەگەر بێت و تۆ سێر بازار کەیت و لە ئەسبابەکانی بکۆڵیتەوە و لە ماف و ئەرکەکانی بکۆڵیتەوە هەر هەمومان بەرپرسیارینتیایە لەبەرەوە بە ناکرێ بە وشەیەک و دووشە ئەم بەرپرسیارەتی و ئەم هۆکاریە لە تۆ لە یەک بکەیتەوە جا پێویستە بەوە کات زیاتر بڕۆیتە قوڵی قوڵایی مەوزوعەکەەوە زیاتر لە یەکی بدەیتەوە سەبەبی چییە و کارەکانی چییە بێت و وە چۆنی شاکە بێ لەبەرەوە موچە بەردەوام مانگێتەوە دوو مانگ نایە دوو مانگش خەریکە هەر ئەفەوتێ دوو مانگ ژار خەریکە فۆتەوە خەڵکی هەر چاوی لە موچەکەیە تۆ بنێەوە دواکەوتۆ بازار خەڵکی جانی ئەی دەرفەتی کار بە عام چۆنە لە کەلارە بۆ گەنج بەتابەتی واللهی و عام دەرفەتی کار هەر کەمە لەو ساکە و موچە نییە دەرفەتی کار زۆر کەم بووە گەنجەکان زیاتر ئەو هاوڵاتی لە ڕژبینە ئەم ڕژبینی یان واقعی بیری وڵی تا ئەم دقی خەڵ هەر بۆ عام ڕۆژبینە نەگەر من بەزەیتر بەش میشەڵە باش وایە وای لاتۆ دەسات نی پەیوەندی بەوە نییە کە ڕژبین بی خۆی ڕەشە بەبەستەوەی خۆی ڕەشە بەڵامی تر ئەم زروفی و بێ موچەری وای لەکردەوەی دەڕاشتر بێت ناشینتی بەلای خەڵکە خەڵک ڕاستی خۆشی نەما لێ دڵێ بۆ سەبەکەی موچەیە سەبەبی هەموو شتەکان موچەیە خەڵکی بۆ موچەکە خۆشە موچەکەی ناو خۆشی نەما کاسی پڕ ئاشتی ماڵ سەد وای کاسەکەتیان نەما کاسەکەم حکومەتە نێڵانەوەڵ ئەم حکومەتەر کاسەکە بێ ئەمان نیانێشتوی تر سەبەبی ئەمانیش کاسی دوکاندارەکانیشی نێشتوە وای تۆ سێرم بازار بکەینم سەر و سەرزان چوار کەسە بینی ئەی سەبەکەی تۆ لێرەوە هەر لە کۆڵانەوە بچێ بە دوکاندارێتی هەیە یەک کەسی دیانی غێ دوکاندارەکە هەر سەبەکەی ئەگەر دوو موچە فەوتی ئەوەی تر بازارەکە خامۆش نابێ خەڵسی قەی نەماوە ئەوە خەڵسی قەی نەمای ئەم دوو موچەیش بێ بۆم ساڵی داهاتوو بێ ئەحتمالە هەر ئەو موچەی دروژنێت ئەو ئەم موچێشە هات خەڵ یانی دڵخۆشی نییە ئەم شەوەی دوای موچێت ئاسوویەک نابینێ ئاسوویەک ئاسوویە نابین نەوەڵ چێ ساڵی تازە موچە نەمێنێ وای ئەسا یعنی کەس قەی نەماوە زروفەکە یانی تۆ سێرەکەی موچێتێت جاران خەڵ پارەکەی هەڵەگەری بۆ ئەداشتیە ئیسا موچەکە نایێتەوە بەنێ ئەوە کابرا یعنی اینی نامێنێت پاری وای نامێنێت لە دەستی هەڵگەری بداشتی بەسێنێ گەرە لە خواردنەی خۆی کەم کات
وتە و قسەی کاسبکاران و گەنجان و هاوڵاتیان و چین و توێژەکانی قەزای کەلاری ناوەندیداری گرمیان بوو کە باسییان لەوە کرد لەگەڵەوەی کە باس لە فەوتانی دوو موچە دەکرێت و موچە خۆرانیش دڵنیانین لەوەی کە هەرسی ڕۆژارە موچە وردبن لەبەرەوە بازار کزە و کڕین و فرۆشتن و مامەڵەکردن بە شێوەیەکی سز بەڕێوە دەچێت هۆکارەکەشیان بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گێڕایەوە باسییان لەوە کرد موچە و ئەو دۆقی کە دروست بووە تەنیا بەرپرسانی بەرپرسن و موچە خۆرانیش باجەکەیت تا بەرنامە بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوددایان دەسپێرم کە سپاتەزایە نەکەم.